بەڵێ چیاسلااو لێ بە دیارە تاماشت پێدا زیاتر لە 7,000 گەشتیار هاتوونەتە ناو شاری سلێمانی کە وەک بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی ئاماژەی پێدەکا زیاتر لە نزیکی لە 190یان گەشتیاری ناوەڕاست و خواروی عراقن کە لێسادا بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانیش لە بەردەمباخی گشتی سنتەرێکی ڕێبەری گەشتیاری دروست کردووە بۆ هاوڵاتیان بۆ گەشتیارانی کە ڕوو لە شاری سلێمانی یەکەن کە تەواوی زانیاریەکان لە سنتەرەکەدا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە پێشوازی ئەمان لە گەشتیاران و تا چەند گەشتیار هاتوۆتە ناو شاری سلێمانیەوە قسە لەگەڵ بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی کاگ علی ڕەوف دەکەم کاگەلی جەژنت پیرۆز بێ پێمان بڵێ هاتنی ئەم ڕێژە زۆری گەشتیار بۆ شاری سلێمانی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و بەراوردی بکەین بە ساڵی پار هاتنی گەشتیار لە چه ئاستێکدا لە ئێستادا. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو لایەک دەکەم بە تاکید پارێزگای سلێمانی لە هەموو بۆنەکان لە هەموو ساڵانی 2010-2019 بە تایبەت ئێمە بۆ هەموو ساڵەکان پارێزگای سلێمانی لە هاتنی میوان و گەشتیار لە پلە یەکەمدا بووە ئەویش بە هۆکاری ئەوەی کە پارێزگای سلێمانی لە پێشوازیکردن و لە میوان دۆستی و شوێنە گەشتیارەکانی ئەگەر چی هەندێک هێشتا کەم و کوڕیمان لە پرۆژە و لە خزمەت گوزاریەکان هەیە بەهۆی ئەو قەیران و بارودۆخە ئابووری کە تێدەپەڕێت بە هەرێمی کوردستاندا بەڵام ئێمە وەکو تیمەکانی خۆمان لە پێشوازیکردن و لە چاودێریکردنی شوێنە گەشتیاریەکان بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و بڕیارەکانی لیژنەی باڵای کۆرۆنە لە پارێزگای سلێمانی هەموو تیمەکانمان لە ئامادەباشی و لە چاودێریدان بەڵێ ئێستا لە ناو پارێزگای سلێمانیدا ڕێژەیەکی زۆر بەرچاو گەشتیار هاتووە ئامانج لە هاتنی گەشتیار بۆ ئێمە ئامانجی کاسبکارانە ئامانجیکی ئابووریە کە ئۆتێلەکانمان مۆتێلەکان ڕێستۆران گوندە گەشتیارەکان هەموو نانەواخان و تەنانەت شۆفێرێکی تەکسی هەموو سوودمەند دەبێت لە هاتنی گەشتیار ئەمە بۆ ئێمە خۆشببختیە کە کاسبکاران بژانەوەیەک ببینن بە بازاڕی خۆیان. کاگالی لە یەکەم ڕۆژی جەژندا تێبینیەوە دەکراکە بەشێکی زۆری دوکان و بازاڕەکان و شوێنانی کە پێداویستی گەشتیارانی تیادەزەکە و داخرابوون ئەمە ئێوە ئیجراتان چێ بێ لەگەڵ ئەو کەسانە بۆچی داخرابوون لە چەند ڕۆژە کراونەتەوە چەند کاتژمێر ئەوانە ئیشیان کردووە اینجا نرخەکان تا چەند چاودێری نرختان کردووە تا چەند کێبڕکەی هەبووە لە بەرزکردنەوە نزمکردنەوەی نرخە بۆ خۆت دەزانی ئێمە لە هەموو ڕێستۆرانتەکانە مینۆ هەیە بەداخەوە بۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا مینۆکان لە بەرۆی دەستا و دەستی زۆر پێنەکرێ کرا بە مینۆستاند ئێمە هەموو شوێنە گەشتیارەکان نرخەکان ئەبێ هەڵواسراو بێ لیژانی پشکنینمان هەیە بە دوواداچوونمان کردو ئەگەر لێرە و لەوێ حاڵەتێک یاخود قۆرخکاری دروستکراوێ بەڕاستی ئێمە دوێنێ ئێستا من لە سنتەرەکەی خۆمان پرسیارم کرد کە پەیوەندیەکان چەند بووە تەنانەت دوێنێ 200 پەیوەندی بەس تەلەفۆنی هەبووە بۆ وەرگرتنی زانیاری لەسەر شوێنەکان یاخود هەر گرفتێکی گەشتیار هەبوو بێت بە تاکید ئێمە لێپرسینەوە دەکەین و بە دوواداچوون دەکەین بەداخەوە ڕۆژی یەکەمی جێژن هەندێک شوێن گرفتمان هەبووە بەڵام هەوڵماندا و زوو معالەجێ بکەین لە ڕێگای پەیوەندیەکانی خۆمان لە ڕێگای لیژنەکانی پشکنین و بەڕێوەبەرایەتەکانمانەوە کە بەداخەوە هەوڵە دەین لە داهاتوودا ئەم کێشانە نەبێت و بە تاکید بە دوواداچوون دەکەین. لە ماوەی ئەم دوو ڕۆژی جەژندا چەند هۆتێل و مۆتێل پڕ بوون چەند شوێن ئامادەکراوە بۆی کام گەشتیارانە لێرە بمێنەوە ئەوەی کە ئێمە ئێستا خۆمان سەردانی چەند هۆتێلێکمان کرد ئەمڕۆ شوێنی گەشتیاریمان کرد بە تاکید ئەتوانین بڵێن هەموو شوێنەکان میوانی لێیە و خۆمان لە نزیکەوە لەگەڵ گەشتیارەکان ئاخاوتن و پرسیارمان لێکردون کە گرفتیان کێشیان چی هەیە خۆشببختی ئەوەیە کە ئێمە دەستخۆشیەکەین بەگشتی لە گەشتیاران کە دەستخۆشیەکەین لە خاوەن پرۆژە گەشتیارەکان کە هاوکار بوون ئاسانکار بوون ئەگەر لە شوێنێکیش کە قۆرخکاریە کرابێ بەڕاستی بە دوواداچوونی لەسەر دەکەین و هیچ گرفتێکی لەو جۆرە نەبووە کە بێتە مای کێشە. زۆر سپاس بۆ علی ڕەوف بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو دیارە ئەم ڕێبەرە گەشتیاریەکە ناو ژمارە و سەرجەمە و زانیاریانەی تێدایە کە لە شوێنە گەشتیاریەکانی نزیک سنووری پارێزگای سلێمانی هەیە و هاوڵاتیان یاخود گەشتیاران ئەتوانن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و دەستکەوتنی ئەم ڕێبەرە بێنە بەردەمباخی گشتی لێرە سنتەری تایبەت بە ڕێبەرەکە دانراوە. سپاس زۆرە بۆ خستنەوەی تەواوی زانیاریەکە.